هەندێک کەسێ بە تایبەتی بە تەمەنەکان گوێم لێ بۆ چەندەها جار ئەڵێ ژن باشەکەی بە لەعنەتی خوا بکەوێ. ئەمە صیفەتی ئینسانی مسلمانە. جا ئەمەندە ڕقل لە ژنە بۆ لەگەڵ ژن ناژیت، بۆ لێ جابیتە خۆ نەمدۆ ژن پەپولە یاخو خۆشە پەپولەنی نەویش پەپولێنە تەخۆش کوردوەتەنی، بەڵام بگاتە حەدێکی ئاوا باشەکەی لەعنەتی خوای لێبێ. بەڕاستی ئەمە تاوانێ زۆر گەورەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لعن المؤمن كقتله، يعني کە بە مسلمانێ دەڵێ لەعنەتی خوا دەبێ گوای بیکوژی، خوێنەکەی بڕژێنی، فیشەکی پێوە بنی. ژنتە بێگانەیە هەر کەسێکە کە تۆ دەڵێ لەعنەتی خوات لێبێ وەکوای یەک فیشەکی پێوە بنی بدێتە سەریەوە. ئەمە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 3518 إمام مجاهد فرمي رضا ورحمة إخوة لبيت قالت عائشة رضي الله عنها ما فعل يزيد بن قيس لعنه الله قالوا قد مات قالت فأستغفر الله فقالوا لها ما لك لعنته ثم قلت أستغفر الله قالت إن رسول الله صلى الله عليه وسلم قال لا تسبوا الأموات لا تسبوا الأموات فإنهم قد أفضوا إلى ما قدموا. ڕۆژێک دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوای لێ بێ خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی پیاوێکی کرد یەزیدی کوڕی قەیس کە یەکێک لە پیاوچاکان ڕەحمەتی خوای لێ بێت. شتێک لە بینیان نابوو فەرمووی ئەوە یەزیدی کوڕی قەیس لەعنەتی خوای لێ بێ. ئەوە چیەکە؟ چی کرد؟ ئەوانشیان فەرمویان تۆ چی دەڵێ یەزیدی کوڕی قەیس مردووە نەماوە بۆ لەعنەتی لێەکەی؟ هەندێک کەسێ بە تایبەتی بە تەمەنەکان گوێم لێ بۆ چەندەها جار ئەڵێ ژن باشەکەی بە لەعنەتی خوا بکەوێ. ئەمە صیفەتی ئینسانی مسلمانە. جا ئەمەندە ڕقل لە ژنە بۆ لەگەڵ ژن ناژیت، بۆ لێ جابیتە خۆ نەمدۆ ژن پەپولە یاخو خۆشە پەپولەنی نەویش پەپولێنە تەخۆش کوردوەتەنی، بەڵام بگاتە حەدێکی ئاوا باشەکەی لەعنەتی خوای لێبێ. بەڕاستی ئەمە تاوانێ زۆر گەورەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لعن المؤمن كقتله، يعني کە بە مسلمانێ دەڵێ لەعنەتی خوا دەبێ گوای بیکوژی، خوێنەکەی بڕژێنی، فیشەکی پێوە بنی. ژنتە بێگانەیە هەر کەسێکە کە تۆ دەڵێ لەعنەتی خوات لێبێ وەکوای یەک فیشەکی پێوە بنی بدێتە سەریەوە. ئەمە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ماڵێ باو باپیرم وای کردووە ژن دڕندنی مرۆڤە. خوشکە بەڕێزەکان داواکەم لە ئێوەش پیاوەکانتان وا لێ مەکەن ناچار بن جوێن بدەن و خۆیان گوناحبارکەن و خۆشتان گوناحبارکەن. ڕاستەکەی جارێوە پیاو ناچارت ئەو قسانە بکە، بەڵام ناچار نییە جوێن بدات. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی لەعنەتی خوا لە یەزیدی کوڕی قەیس بێ. وتیان ئەو فڵان کەس مردووە، یەزید مردوو بۆ جوێنی پێدەی، بۆ لەعنەتی لێەکەی؟ فەرمووی ئەستەغفر الله، خوای گیانیان خۆش بە. وتیان باش ئەی عایشە تۆ یەکەم جار لەعنەتت لێ کرد ئێستا شەڵێ ئەستەغفر الله؟ فەرمووی بیستم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەی فەرموو گوێن بە مردووەکانتان مەدەن. باشە یا خراپە؟ چونکە ئەوان بەرە ڕووی کردەوەی خۆیان بوونەوە ڕۆشتونە بە کردەوەکانی خۆیانەوە. شەیتان کوردوەتەنی وازی لێیان هێناوە. بۆیە ڕەحمەتی خواتان لێبێ ئەگەر پێمان خۆشە مخالفەی سونەتی خۆشەویستی خوا بکەین صلی الله عليه وسلم، مخالفەی دینی خوا بکەین، خوا ڕقی لێمان بێ با گوێن بدەین، کەسمان پێمان خۆش نییە. کەواتە ئینشاءڵڵا بە ئاگامان لە خۆمان بێت. باوە چۆن عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ داوای لێ خۆشبوونی لە خوا کرد، تۆش داوای لێ خۆشبوونی لە خوا بکە، بەڵام کاتێکش کە گوێنێ بە کەسێ ئەدەی حەق الناس لایە ما قەرزاری ئەو ئینسانەی لە قیامەت وەڵات لێ ئەکرێتەوە. ئەو کەسە هەرچی بێ ژن بێ یا پیاو بێت. یا ڕەبی خوایە زمانمان پاراوکەی بە زیکر و یادی خۆت لە گوێنی ناشرین بە دوورماکە یا ڕەب العالەمین.